سیزدەی ئێک الوێ هەیوێدە 2020 کوڕیدانە ئێکێ ئەو بی کو هاوڵاتیەک بناوێ خەلات حەکیم محەممەد ژیوی 30 ساڵ بی التاخە مەهەندیکێ بچەکێ جفتێت ماڵە خۆدا هاتیە کوشتنێ. 16 ئێک هاوڵاتیەک بناوێ صالح رمضان ئەحمەد لە تاخە حەسێنیکێ سنتەرێ باژێ ڕێزاخۆ دماڵە خۆدا تاقە کریە دایکا خۆ برای خۆ عایلێ خۆ کریە مەجبور بین بشنە ژۆرڤە هەر هەوڵ دانا و بگرنە بدەست محاولێ بکن خۆ تەسلیم کرد و ڕادەست بکرد هەر ئەوی تەقل دەستگایەت ئێمنایە کردنە و خەلکێ کرینە من بەرین و کەش گوت پۆلیس بریندار کریە مامی خۆ بریندار کریە تەقە عشوائیت کرد لێ دەرکێدا پۆلیس محاول مجبور بین خۆنێزیک بکەن و تەقەژک مقابلیون هاتەکردێ ئەو کەسەژک هاتە بریندارکردێ پشتی پۆلیسا گرتین و ڕەوانەی نەخۆشخانەی کردی ئەویژی گیانی خۆ دەستدابی نەخۆشخانێ. 17 ئێک هاوڵاتیەک بناوێ غازی عائید محەممەد بچەکێ دەمانجی هاتیە کوشتنێ تاخە ڕکاڤا دەرێ جامعەکێ دەلوێ درکێ پشتش جامع دەرکەتی نوێژا خۆ کردبی ی هاتیە کوشتن لێ درکێ. ڕۆژە 19 ئێک دیساڤە الزاخۆ الگەڕەکە تلکە بەرێ دوو هاوڵاتی دوو کەسێن خەلکێ زاخۆ هەردوو برایەت ئێک ترومبێلەکە تەکسیدا دیتینە کوشتی دیتنە. 19 ئێک الدهۆکێ کەسێک دیسا گیانی خۆش دەستدایە